بەڕێز سەرۆکی پەرلەمان مسلیم عەبدوڵڵا ڕەسوڵ کە سوکاری شەهیدان جێگای ڕێز و تەقدیرن هەمومانەوە زانین بەڕاستی قسەکەی من لەسەر مادەی دوو خاڵی پێنجەمە کە دیارە هەمانجێکێ لە نێوان وەزارەتە مانیەکانی کە لێرە ئیشارەتی پێدراوە لەگەڵ وەزارەتی کاروباری شەهیدان و ئەلفالکراوان سەبارەت بە خەرجی هەم بۆ چارەسەری تەندروستی و هەم بۆ خوێندنی کوڕ و کچی شەهید و هاوسەری شەهید لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆی حکومی و هەلێکان کە ساڵانە بڕێکی زۆر دیارە پارە لەو بوارەوە تەرخان کراوە سەرفەکرێ ئەوەی جێ باسکردنەوەی کە بەڕاستی خۆشبەختانە ڕێژەیەکی زۆر یەکجار لە کەسوکاری شەهید ساڵانە سوودمەندن لەم ڕێکارە بەڵام لەگەڵەوەشدا ڕێژەیەکی زۆری خەڵکیشن کە بەڕاستین بەناسایی یاخود شایستەنین هەن لەناو ئەو لیستانە کە خەرجەیەکی زۆریان لێ سەرف دەکرێت بوون بە بارگرانی بۆی بەڕاستی پێویستە لە ڕێگەی ئەم ڕێنمایی و مەرجانی کە لەم یاسایە ئیشارەتی پێدراوە ئەم لیستانە بەڕاستی پاک بکرێنەوە و کەسانێک دابدرێنەوە لە شوێنە کە مەرجی یاساییان تێدا بێ ئەم لیستە دوو بارڕێک بخرێتەوە پشتگیری لە برای بەڕێزم کاک بەمەنەکەم کە پێویستە وەزارەتی خۆی ئەرک و خەرجی کەسوکاری شەهیدان لە وەزارەتەکەی خۆی مامەڵەکە ڕایی بکە کە زۆر جا بەڕاستی کێشەی زۆر هەیە لە نێوان وەزارەتەکان لە چۆنیەتی ڕایکردنی مامەڵەکان بۆ کوڕ و کچ و وارسی شەهید کە گرفت بۆ ئەو کەسانە دروست دەبێت کە لە چۆنیەتی ڕێکاری مامەڵی یاسای نێوان وەزارەتەکان ئینشاڵڵا بەو جۆرە گرفتەکە چارەسەر کاک مسلیم. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی قسەکەم لەسەر مادەی سێ بڕگەی یەکە هەڵوەشانەوە و ڕاستکردنەوەی سوودمەندی بەدەر لە یاسا و ڕێنماییەکان ئەمە چەندین ساڵە بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە بۆ ئەم مەبەستە بەڵام ناحەقی دەرحەق بە سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی کرا لە بەرزکردنەوەی ڕێژەی کەمەندامی و لە بڕینی موچەی تۆڕی کۆمەڵایەتی و بەڕاستی هەمیشە لە ڕابردوودا ئەم لیستی تۆماری پێداویستی تایبەتە کێشەی دروست کردووە کە خەڵکانێک هەبوونە کە لەو ڕێژەیەش زیاتر بوونە کە دیاری کراون لایەن لێژنە تایبەتمەندەکەوە بەڵام بەداخەوە ناویان نەخراوەتە ناو لیستی تۆمارەکە بە پێ ڕێنماییەکانی ئەم لیستی تۆمارە ڕێک بکرێتەوە و ئەوانشی کە شایستان تا ئێستا داخڵ نەکراون لەمە دوا سوودمەند بکرێن لەو بەخشینی امتیازاتانە هەرچەندە بڕی پارەکەشیان زۆر کەمە و پێویستە ئەم بڕگەیە نەبێت هۆی بڕینی هاوکاریەکانیان و هاوکاری سوودمەندانی تۆڕی خێزان کە نزیکەی 800,000 کەسە بۆیان سەرف بکرێتەوە. زۆر سپاس.